یەکێک لە پێداویستە گرنگەکانی هاوڵاتیان بریتیە لە دەرمان و چارەسەری نەخۆش. بۆ پێشخستنی ئەو سێکتەرە کۆنفرانسێکی زانستی و نێودەوڵەتی لە شاری هەولێر بەڕێوە چوو. تێیدا زیاتر لە 300 پسپۆڕی پزیشکی ئامادەی بوون. سەرۆکی سەندیکای دەرمانسازانی کوردستان ئەم کۆنفرانسە بە هەوڵێکی باش دەزانێت هاوکات ڕەخنەش لە نەبوونی یاسایەکی تایبەت بەڕێکخستنی دەرمان دەگرێت و دەڵێت بازرگانی بە دەرمان دەکرێت. بەداخەوە ئەگەر بێت و یاساکەی دەزانە پیشەی دەرمانسازی جێبەجێ بکرێ یەک تۆزقاڵ مەجای ئەو ئیشە نامێنێ. بەڵام ئێستا یاساکەمان بەڕاستی تا حدێ پێشێل کراوە و ئێمە وەکو سەندیکا زۆر هەوڵمان ناوەکەوە بینینە سەر ڕێڕەوەکەی خۆی ڕێی جێبەجێکردنی یاسا چونکە ئێمە یاسامانە یاساکەمان لە پەرلەمان دەچۆت چ لە عێراق چ لێرە هەردووشی کاری پێ دەکرێت بەڵام پێشێل دەکرێت و پێشێلکردنەوەی کردووە چەندر زێ پەیدا بێ بۆ ئەوەی ئەوانەی کە ئیشی قاچاغەکەن بە دەرمان و دەرمان فرۆشتن و هێنانی دەرمان لەو درزانەوە بتوانن کاری خۆیان بکەن. وەزیری تەندروستی هەرێمیش ئەنجامدانی کۆنفرانسی دەرمانسازی بە دەستپێکی باشترکردنی ڕەوشی دەرمان ناو دەبات و دەڵێت لە ئێستادا پێداویستیەکانی دەرمان بەرەو جێگیری دەڕوات. هاوکات دەشڵێت دەبێت کارتی دەرمان یەک بخرێت. سێ لایەنی گەورەی لە خۆگرتووە کە لایەنی زانستیە لایەن کۆلێژی دەرمانسازی، لایەنی کارژێڕیە لەلایەن بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵی جۆری وەزارەتی تەندروستی، هەروەها لایەنی پیشەیە سەندیکای دەرمانسازانی کوردستان کە ئەمانە هەمووی پێکەوە چەند ڕاستپاردە و چەند ڕێنماییەک دەردەکەن کە ئەبێت بە داهاتووی سیاسەتی دەرمان لە وەزارەی تەندروستن بۆ چاکردنی کوالتی کۆنتڕۆڵ و بۆ چاکردنی کۆنتڕۆڵی دەرمان لە هەرێمی کوردستان. ئاسی دەرمان ناڵێم زۆر باشە بەڵام زۆر خراپیش نییە بڵێ دەرمانە تاوارەکان بڕاوە. بەردەوام ئێمە لە هەوڵداین لەگەڵ وەزارەتی تەندروستی بەغدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی بودجەمان بۆ دابینکە و کۆمپانیەکانی دەرمانیش بۆ دابینکردنی دەرمان توانیمانە ڕەوشەکە لە شێوەیەکی مامناوەند و باشە ڕابگرین بەردەوامیش دەبین لە هەوڵەکانمان. لە هەرێمی کوردستان زیاتر لە 800 دەرمانخانە هەن و بە پێی ئامارەکانی سەندیکای دەرمانسازان زیاتر لە 450 دەرمانخانە لە هەولێرن و 250 لە سلێمانی و 100 دەرمانخانەش لە دەهۆکبوونی هەیە. بەڵام بە وتەی هاوڵاتیان لەگەڵ هەبوونی ئەم هەموو کۆمپانیا و دەرمانخانانە نرخێکی زۆر لەسەر دەرماندانراوە و کوالێتەکەشی لە ئاستی پێویستدا نییە، بەڵکو چەندین جار بەهۆی نەبوونی متمانە بە جۆری دەرمان و خراپ بەکارهێنانی ژیانی نەخۆش کەوتۆتە مەترسیەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.